بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. 2000 ڤایرۆسی کۆڕۆنا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە نێویشیاندا لە عێراق چەند حاڵەتێک لەو بابەتە تۆمار کراون. ئایا ڤایرۆسەکە بەو شێوازە مەترسیدارە کە لە ئێستادا بۆ نمونە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ڕێکاری گرتە بەر؟ سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان بەو شێوازەیە کە بتوانین ڕێگیر بین لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە کە مەترسی ئێستا لەسەر مرۆڤایەتی هەیە. ڕێگاکانی چارەسەری چۆنن؟ ئایا ئەو شڵەژانەی کە هاوڵاتیان هەیەە چەندە دەبێتە هۆکار بۆ ئەوەی زیاتر تەشەنە بکەون بابەتە؟ لە بەرامبەریشدا زۆر جار میدیا کە دەبێتە بەشێک لە دروستکردنی قەیران یان بەشێک لە بڵاوبوونەوەی هەواڵی فەیک لە نێو هاوڵاتیاندا. ئایا هەرێمی کوردستان یاخود میدیا لە هەرێمی کوردستان چۆن دەتوانین هاوکار بێ شانبەشانی حکوومەت، شانبەشانی کردی تەندروستی بۆ ئەوەی بتوانن ڕێگر بن لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە کە ئێستا مەترسیە لە هەرێمی کوردستان؟ ئەمە تەوەرەی بەرنامەی منە لە پایتەختەوە. بەڕێزان دکتۆر سادق سەرگەتی، مامۆستای زانکۆ، بەخێراتن دەکەم کە میوانی منە و زۆر بەڕێز دکتۆر هێمن خالی سابر، پسپۆری ورد لە نەخۆشیەکانی سنگ و بۆڕی هەناسا، بەخێراتنان دەکەم، زۆر بەخێر بێت. کاک دکتۆر، دکتۆرایەکەی جەنابت لەسەر ڕۆڵی میدیا لە کاتی بوونی کێشە و قەیرانەکاندا و چۆن ئەو بابەتە بەڕێوە ببن. لە ئێستادا بابەتی پیشەیبوون لە نێومیدیا بابەتی هەرە گرینگە. پیشەیبوون چییە؟ و لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە چەند ڕۆژی ڕابردوو توانراوە میدیا پیشەیبوونی خۆی بپارێزێ؟ بەناوی خۆی بەخشندەی مێرەبان، سەرەتا لە خۆی گەورە دەپاڕێمەوە کە میلەتەکەمان لە هەر تاکێک کورد لە هەر گۆشە و کەنارێکی ئەم جیهانەیە بێ پارێزراو بێ لەم پەتایە و لەم ڤایرۆسە مەترسیدارم. دیارە ڕاگەاندن وەکو بەڕێزت ئاماژت پێکرد یەکێکە لە ژینگە بەهێزەکانی هۆشیارکردنەوەی تاک لەسەر جەم کۆمەڵگەکاندا. ئەرکی زۆرە، بەڵام لەم زەمەنی جیهانگیریە یەکێک لەو ئەرکانەی کە زۆر بەرجەستە بۆ قسە و باسی لێ کرێ بریتە لە ڕۆڵی ڕاگەیاندن لە بەڕێوەبردننی قەیرانەکاندا بە هەموو جۆرەکانیەوەتە ڕاگەیاندن چۆن بتوانێت لە کاتی کێشەکان و ململانەکان و ڕووداوەکان و کارەساتەکان و قەیرانەکاندا لە ڕێگەی بەرنامە و پرۆگرامی ئامانجدار و بەسوودەوە، لە ڕێگەی پلانێکی تۆکمەوە، لە ڕێگەی استراتیژیەکی دوورمەوداوە، لە ڕێگەی تیمێکی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەوە بتوانێت ڕوبەڕووی ئەو قەیرانە بێتەوە بۆ ئەوەی چارەسەری بۆ بدێزێتەوە. مەسەلەی پیشەیبوون لە میدیا وەکو هەموو بڵێن کایەکی تری کۆمەڵایەتی سیاسی ئابووری میدیاش بۆ خۆی پیشەیەکە کە کۆمەڵێک بنەمای زانستی گرنگی هەیە. واتە ئەگەر میدیا لەسەر ئەو بنەما و پرەنسیپە زانستیانە کاری کرد، ئەوە پێدەوترێ میدیاکی پیشەی لە ڕووی بوونی پلان، لە ڕووی ئەجەنداوە و لە هەروە لە ڕووی سیاسەتی کارکردنەوە، بۆ نمونە لە ڕووی بوونی ڕۆژنامەنووسی پرۆفیشناڵ، لە ڕووی تەکنۆلۆژیا و لایەنی تەکنیکی یان دام و دەستگاکانی میدیایی بۆ ئەوی بتوانێت ئەوەرکانەی بۆی دیاری کراوە بەو شێوەیەی کە هەیە ڕایان پەڕێنێ. کاتێک میدیا ئەو تایبەتمەندیانەی تیا بوو پێوترێ میدیایەکی پرۆفیشناڵ، واتە میدیای پرۆفیشناڵ ئەو میدیایەکە لەسەر بنەما زانستیەکانی میدیاکارەکە و ڕێکارێکی زانستی ئەکادمی دەگرێتە بەر لە هەموو کایەکاندا بۆ ئەوەی زۆرترین هۆشیاری ڕۆشنبیری بەسوود بە کۆمەڵگە و تای کۆمەڵگە بگەێنێت. بێگومان لە چەند ڕۆژی ڕابردوو چاودێری ڕەوشی میدیات کردووە لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان بە تایبەتی چەند ڕۆژی ڕابردوو میدیا توانی ئەو ڕۆڵە پیشەیی بجێڕێت، بە تایبەت ئەو بابەتی نەخۆشی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان بەدەرە لە بابەتی سیاسی کە ڕەنگە لە ڕابردوو میدیا بۆ نمونە میدیای حیزبی بووە، ئەجێندای خۆی حیزبەکەی خۆی جێبەجێ کردووە، بەڵام ئەم بابەتە بەدەرە لەوە چونکە هیچ حیزبێک ناناسی، هیچ کەسێک ناناسی، دەوڵەمەند هەژار بڵاو دەبێتەوە بەناو تاکانی کۆمەڵگا. ڕاگەاندن بۆ خۆی یەکێک لە ئەو تیۆریانەی کە پێویستە لەسەری کار بکە، پێوترە چوارچەوەی پەیامی میدیاییە. چوارچەمەی پەیامی میدیایی بۆ مانایە دێ کە ئەو ڕاگەاندنە ئەو دامەزراوە میدیایە هەر جۆرێک بێ پێویستە بابەتەکان پرسەکان لێک جیاکاتەوە بۆ هەر پرس و بابەتێک و بوارێک شێوازێکی کارکردنی تایبەت بە خۆی هەیە. هەندێک جار
هەندێک لەو چوارچەوە یەکێک لە گرنگترینیان پێوترێت چوارچەوەی گشتی چوارچەوەی گشتیش دەچێتە ئەو بوارەوە کە بۆ نمونە پرسە گرنگەکان کە پەیوەندیان بە هەموو تاکەکانی کۆمەڵگەوە هەیە بەجێ بێجیاوازی بە جیاوازی ئاینی مەزهبی ئەتنی جوغرافیایی و هەروەها ڕێگەزی و هەتا دوایی یەکێک لەو بڵێن مەترسیانش کە ئەمڕۆ ڕووی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردو لە سنوورەکانی هەرێمی کوردستانی نزیک بووەتەوە بە ینی بریتیە لەم ڤایرۆسی کۆرۆنایە کەواتە ئەم پەتایە کە لەوانەیە دکتۆر چاکتر دوایی تۆزیحی بە ئایا هێشتا بڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانی بەوەکو پەتانەی ناسانەوە چونکە ئەویش ئەڵێ ڕێکاری تایبەتی خۆی بەڵام ئەم مەترسیە ئێستا کە نزیک بووەتەوە دەبێت میدیای ئێمە بزانێت کە ئەمە مامەڵەکردن لەگەڵ ئەمەیە مامەڵەیەکی پێویستە نیشتیمانی و نەتەوەیی بێت واتە پێویستە هەوڵ بدا کە کۆدەنگیەکی نیشتیمانی یەکانگیریەکی نیشتیمانی یەکگرتوویەکی نیشتیمانی و نەتەوەیی لەسەر ئاستی هەرێمەکەمان و لەسەر ئاستی کوردستانیش بە هەموو پارچەکانیەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە بۆ نمونە دەستەبەر بکواتە ڕایەکی گشتی بۆ ڕوبەڕووبوونەوەی چ لە ڕووی خۆپاراستنەوە بێت چ لە ڕووی ڕێنماییەوە ئەویش لە ڕێگەی بەرنامە و پرۆگرامی بەسوودەوە کە من لێرەیە ئەتوانم ئاماژە بۆ ئەو بکەم میدیا ئەگەر نەتوانێت لە بەڕێوەبردنی قێرانەکاندا بۆ نمونە سەرکەوتوو بێ خۆی دەبێتە بەشێک لە قەیران واتە خۆی بە شێوەیەکی ناخواستە کە خۆشی نایەوێت خۆی دەبێتە بەشێک لە پەرەپێدانی قێرانەکان باڵاکردنی قێرانەکان هەڵکشانی قێرانەکە ئەگەر بە شێوەیەکی زانستی چارەسەری بۆ نەدۆزێتەوە بۆیە میدیا لەم کاتەیە پێویستە چۆن سیاسیەکان دائەنیشن قسە و باسەکەن لەسەر ئەوەی کە چۆن چارە ڕوبەڕووی ئەم مەترسیە بنەوە چۆن بۆ نمونە تەندروستکارەکان و پسپۆڕانی بواری تەندروستی و دکتۆرە وەڕۆزەکان دائەنیشن پێویستە میدیاکارانیش بۆ خۆیان ئەجێندایەکی تایبەتیان هەبێ و کۆڕکۆبوونەوەیان هەبێ و کەمپینیان هەبێ و دانیشن بۆ ئەوەی بتوانن میدیای کوردی بە یەکگوتاری بە یەکدەنگی بە خطابێکی نیشتیمانی و نەتەوەی بتوان ڕوبەڕووی ئەم مەترسیە ببنەوە. باش دەگەڕێمە خزمەت کاک دکتۆر دووبارە بەخێربی. سەرەتا کە ئەو نەخۆشیە لە سین سەدی هەردا باسییان لەوە کرد کە ئێمە هەم بە پێی سنوورەکان دوورین لەو ناوچەیە و کەشوهەوا و ژینگەی ئێمە بە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی تەندروستیەوە لەبار نەبێ بۆ ئەم بابەتی بڵاوبوونەوەی نەخۆشی ئەم ڤایرۆسە بەڵام ئێستا دەبینین لە عێراق نەخۆشیەکە بڵاو بۆتەوە و مەترسی هەیە لە هەرێمی کوردستانیش بڵاو بێتەوە باسی تەبیعەتی ڤایرۆسەکەم بۆ بکەی بۆ ئەوی بەرساوڕوونیەک لە هاوڵاتیان بۆ هاوڵاتیان دروست بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو ڕەخساندنی ئەو دەرفەتە زۆر سپاس بۆ میوانداریکردنە بەڕاستی ڤایرۆسی کۆرۆنا نوێ نییە یعنی شتێکی نوێ نییە تازە بۆ یەکەم جار بینرابتەوە بەڵام ڤایرۆسەکە هەندێک گۆڕانکاری تێدا ڕوویدایە لە بۆ نمونە ئەگەر باسی کۆرۆنا بکەین کۆرۆنا ڤایرۆس هەر لە شێستەکانەوە هەبووە و چەندین نەخۆشی دروست کردووە لەوانە ئینفلەوەنزای وەرزی و ئەوانە تاوەکو بگرێت لەو ساڵانەی دوایی لە 2023 نەخۆشیێک دروست بوو هەر لە سین سارس کە بۆ ڕێژەکی زۆر لە ینی مردنی توش بووەکان و هەروەها لە عەربستانی سعودی لە ساڵی 2012 عینەن ینی هەمان ڤایرۆس بەس بە شێوەیەکی جودا توانی نەخۆشیێکی تر دروست بکە ئەویش هەر نزیک بوو لە نەخۆشی سارس و ئێستاش لە 2019 لە نهایەتەکەی 2019 لە مانجی 12 هەمان ڤایرۆس توانی دیسان بە شێوەیەکی تر خۆی بگۆڕێ و ئەو نەخۆشی ئێستا کە بڵاو بوویتەوە دروست بکە بێگومان ئەو ڤایرۆسە سنوور ناناسێ هیچ سنوورێک ناتانی سنوورداری بکە دەتوانێت بە ئاسانی لە سنوورێک بپەڕێتەوە بۆ سنوورێکی تر لە هیچ گەلێک بەدەر نییە لە توش بوون بەو ڤایرۆسە بۆیە ینی پێویستە هەمومان هەموو وڵاتانی دەوروبەریش ینی خۆی ئامادە بکە و بە تایبەتیش ئێمە لە هەرێمی کوردستان ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە ینی تا شێوەیەکی باش خۆی ئامادەکاری کردووە بۆ ئەم کاکتۆر سیستەمی تەندروستی پێشکەوتوو چەندە هۆکارە بۆی ڤایرۆسەکە بڵاو نەبێتەوە ئێمە باسی وڵاتێک دەکەین بۆ نەسین کە هەم لە ڕووی تەکنەلۆژیا هەم ڕەنگە لە ڕووی تەندروستی و جەناب شارەزایی زیاتردا وڵاتێکە وڵاتێکی پێشکەوتووە
کەواتە ینی سیستەمی تەندروستی پێشکەوتو چەندە هۆکارە بۆی بەرگری زیاتر بکرێەوە تەشەنە نەکات ڤایرۆسەکە. ینی سیستەمی تەندروستی پێشکەوتو یان تەکنۆلۆژیای پێشکەوتو بەڕاستی یارمەتی دەرە، بەس لە هەمان کاتدا زۆر شتی تر یارمەتی دەرە بۆ خۆپاراستن بۆ ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ڤایرۆسەکە. ینی بۆ نمونە ینی وا بکەین خەڵک لێ ئاگدار بکەینەوە، خەڵک لێ شارەزابی بتانی لە ڕێگەی مەرکە سەحیەکان لە ڕێگەی وەزارەتی تەندروستی خەڵکی لێ ئاگدار بکەوە لە نیشانەکانی لە ڕێگاکانی خۆپاراستن. مەترسی هەرە گەورەی تەبیعەتی ڤایرۆسەکە لە ڕووی بڵاوبوونەوە لە چیدایە کە خەڵک بۆ نمونە ئەو شڵەژانە دروست بووە. ینی سوپاس بۆخوا ئەو ڤایرۆسە باشتر بە هەوا نەقڵ نابێ، ینی لە ڕێی درۆپلێتەوە نەقڵ دەبێ، ینی لە ڕێی وردی لە ئاوی بچووکەوە کە لە ئەنجامی کۆخینە، لە ئەنجامی پشمینە، لە هەندێک جار لە ئەنجامی قسەکردن لە ڕێگام ئەم شتانەوە بڵاو دەبێتەوە. ئەگەر بەهات باو لە ڕێگای هەواوە بڵاو باوە ئێستا بە هەموو جیهاندا تەشەنەی کردبوو. بەس ئەوە ینی شتێکی باشەکە تەنیا لە ڕێگەی ینی ئەو درۆپلێتانەوە بڵاو دەبێتەوە. بۆیە لەوانەیە ئاسان بێ ڕێگەگرتن، ینی بە تایبەتی لە کاتی کۆخین لە کاتی پشمین دەکرێت ینی دەستە سڕێ کلێنسێ یان ماسکێ بکەی بەدەم چاوتە یان هەر بەلایانی کەم بتانی لەسەر ئەنیشی خۆت بکۆخی ئەوە وەکو دڵێ ئەتەکێتی کۆخا دەست شوشتنە، دەست نەدان لە دەم و چاوت لە ئەو ڕێکارە ینی ڕێکارە گشتەکانی پاک و خاوێنی کە بۆ نەخۆشیەکانی تریشتەوە بە هەمان شێوە دەتانی بگریە بەر بۆ خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا. بەڵێ دەگەڕێمەوە خزمەت کاکتۆر باس لەوە کرد کە زۆر جار میدیا دەبێت ڕۆڵی هەبێ لەوەی قەیرانەکان تێپەڕێنێ و ڕۆڵی هەوی لەوەی قەیران کەم کاتەوە، بەڵام زۆر جار بەخۆی بەشێک دەبێت لە قەیران. ئەمەمان بەدی کرد لە ماوەی ڕابردوو قسەشمان لەسەر کرد بۆ نمونە لەو شەڕێک کە هەرێمی کوردستان تووشی بوو. زۆرجار میدیا بەشێک بوو لە قەیران بەوەی کە بە هەواڵی بەپەلە و بە ژێرنووس و کە خەڵک ڕەنگە تووشی شڵەژان بۆ بێ. ئێستاش لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن لە ماوەی ڕابردوو لە چەند ڕۆژی ڕابردوو بووە بەشێک لە قەیران یاخود تا ئێستا نەبووە بەشێک لە قەیران. خۆیم ماوەی من کە ئەم ڤایرۆسە سەری هەڵام تابعەیەکی باشم هەبوو بۆ میدیا جیهانیەکان و هەروەها بۆ میدیای عەرەبی و بۆ میدیای کوردیش، لەبەرەوەی ئەم پرسە جیاوازە لە پرسەکانی تر، واتە تا ئاستێکی زۆر پەیوەندی نییە بە بابەتی سیاسی و مەگەر وڵاتێک کەسێک خۆی بە سیاسی بکە. بابەتێکی تەندروستی و قەیرانێکی تەندروستیە، بەڵام قەیرانیش جۆری هەیە. ئەم قەیرانە وەکو من خۆم وەکو خۆشم دکتۆراکەم لەسەر ئەوەیە قەیرانێکە لە ڕووی توندیەوە توندا، لە ڕووی قوڵیەوە قوڵە، لە ڕووی لێکەوتەکانەوە لێکەوتەی ئابووری هەیە، لێکەوتەی دەرونی هەیە، لێکەوتەی بۆ نمونە مادی هەیە. واتە قەیرانێک نییە تەنها ڕەهەندێکی گرت بێتەوە، بۆ نمونە لە هەر وڵاتێک کە بچێتە هەر وڵاتێک ئەو وڵاتە تووشی قەیرانی هەم ئابووریژە بێ، هەم سیاسیژە بێ، هەم کۆمەڵایەتی ئەبێ. کۆمەڵایەتی لەو ڕۆوە کە تاکەکان دابڕێن لە یەک، ئابووری لەو ڕۆوە کە دابڕێن لە جیهانی بازرگانی تا ئاستێکی زۆر، سیاسیش لەو ڕۆوە تەنانەت زۆر جار چالاکیە سیاسیەکانی شتیاکەمە بێتەوە تا بەچای خۆمان ئەی بینین. بۆیە میدیا لە هەموو پێویستە لەسەر هەموو ئەم سێکتەرانە کار بکە. هەرخۆشی میدیا سێ جۆر کاریگەری هەیە. یەکێک کە پێوترێ کاریگەری معریفی هۆشیاری، ئەم کاریگەری معریفی هۆشیواتە تۆ لە بەرنامە پرۆگرامەکانی تا زۆرترین هۆشیاری بدەیت بە تاکەکانی کۆمەلگا، میدیا بێتە چاوساغیان بۆ مامەڵەکردن تەنانەت لەگەڵ ئەو دۆخەیە. بۆ نمونە دکتۆر ئەگەر لە ماڵەکەی خۆیان باسی چۆنێتی ڕۆبەڕووبوونە و چۆنێتی پاک و خاوێنی بکە یان هۆشیاری بکە، کەس نازانێ چی ئەڵێ. بەڵام کە دێ لە کەناڵێکی ئاسمانیەوە کە ئەو قسەیەکە ئەو میدیای دەبێتە گوازرەوەی قسەکانی و کاریگەری ئەبێ. دووهەم مەسلەی ئەوەی کە باست کرد، مەسلەی کاریگەری وجدانیە. بەڕاستی زۆر جار لەم حاڵەتەنا میدیا یان بە شێوەیەکی ئەرێنی دەبێتە هۆی ڕەوانەوەی ترس و دڵە ڕاوچێ، دروستکردنی سەقامگیری دەرونی، سەقامگیری وجدانی یان بە پێچەوانەوە. میدیا دەبێتە هۆی دروستکردنی دڵڕاوچێ و نائارامی. ئەم کە من متابعەی میدیای ئەمڕۆم کرد بە تایبەتی ڕۆژنامەکان و ئەوانە سێرەکەین، بۆ نمونە کەناڵی BBC بۆ خۆی ئیشی لەسەر ئەوە کرد کە BBC عەرەبی ئیشی لەسەر ئەوە کرد کە خەڵک چۆن ئەم دڵڕاوکێ زیاتر هۆکارێکە
بۆ مەترسی دروستکردنی ئەم ڤایرۆس لەسەر کۆمەڵگا بۆ نمونە خودی ڕۆژنامەکانی ئێران ڕۆژنامەیەکی وەکو تیلعات ڕۆژنامەیەکی وەکو خوراسان ئیشیان لەسەر ئەوە کرد کە چۆن ئەم جەنجاڵە دروست بووە ئەم ژاوە دروست بووە ئەم واتەواتە دروست بۆ هێندەی تر خەڵکی ترسانەوە تەنانەت ڕۆژنامەیەکی وەکو ئێران یان ڕۆژنامەیەکی وەکو جەوان یەکێکیان باسی کۆدەنگی نیشتیمانیەکە بە ڕۆبەڕون یەکێکیان باسی یەکگرتنی سیمەیبانی بەسیجی نیشتیمانیەکە لە هەرێمی ئێمەش ئەبێ ئەم میدیانەی ئێمە بەڕاستی بزان ئەمە مەترسیەکە لەسەر ئاستی نیشتیمانی و نێتەوەی لەسەر هەمومان بۆیە میدیا دەبێ بۆ ئاستە مامەڵی لەگەڵا بکە ئەو میدیای ئێمە زۆر کاریگەری نەرێنی نەبووە وەکو جاران بەڵامیش نەیتوانیوە لە ئاست گەورەی بابەتەکەیا بێت لە ڕۆوە کە پلانی نەباشە لە ماوەی ڕابردوو کە ئەوەی دەوترا ڕخنە لە هەندێک میدیا دەژیرە بەوەی کە بەشێک بووە لە دروستکردنی دڵە ڕاوچێ لە بەرامبەر هاوڵاتیان بەڵام قسەی میدیا ئەوە بووە کە دیکاری ئەوەیە کە هەواڵ دەگوازیتەوە کاری ئەوەیە کە زانیاری دەدا بە هاوڵاتیان ینی کە وتە بێژێ کە وەزیری قسە دەکە ئەو تەنها دەیگوازێتەوە لەو حاڵەتەدا چۆن مامەڵەکرێت کاک محەممەد ڕاستە میدیا هەواڵ دەگوازێتەوە بەس میدیا تەنها هەواڵ ناگوازێتەوە ئێستا من ویستم بێمە ئەو کەم و کورتەی میدیای ئێمە هەواڵ گواستنەوەمان هەیە بەڵام ئێمە پاش هەواڵمان هەیە کێشەی میدیا ئێمە ماوەڕە ئەلخەبەری نییە کە زۆر جار ماوەڕە ئەلخەبەر بۆ پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان بە تایبەتی بۆ بواری سەربازی بۆ بواری سیاسی بۆ بواری ئابووری و بۆ ئەو جۆرە پەتاو ڤایرۆسانە زۆر گرنگترە لە هەواڵ من یەک نمونەی بەسیط بە بەڕێز دەڵێم میدیای ئێمە ئەڵێ لە سادووی توژبوان بە ڤایرۆسەکە ئەمرن باشە لە بری ئەوە بڵێ لە سەدا هەشتای ئەوانەی توژە بن چاکبوونەوە باشتر نییە کەواتە هەر یەک شتە بەڵام دووەمیان ئارامی دەرونی دروستەکە ئەوە جۆرێک پەیامێکەدا بە خەڵک کە ئەو خەڵکە ئارامە بێتەوە ئەڵێ لە سەدا هەشتی چاگە بێتەوە بەس کە تۆ ئەڵێ لە سادووی ئەمرێ خەڵک تەرکیزی لەسەر مردنەکە ئەبێ بەڵام کەڵی لە سا هەشتای چاگە بێتەوە هەر یەک شتیشە بەڵام خەڵک چیشکۆی فۆکسی لەسەر چاکبوونەکەەوە ئابێکەوەتە ئارامە بێتەوە لەبەر ئەوە میدیای ئێمە بەداخەوە نابێ فۆکسی لەسەر نیوەی خاڵی پەرداخەکە بێ فۆکسی لەسەر پڕەکەش بێت کەواتە ئەبێ لەگەڵەوەی کە هەواڵەکان نەگوازێتەوە پێویستە ماوەڕە هەواڵ بۆ نمونە کە ئەڵێ ئەم ڤایرۆسە مەترسی هەیە بەڵام ئەوەش بڵێ کە ئەم ڤایرۆسە ئەمە لە سیلسلەی کۆمەڵێک ڤایرۆسە کە لە قڕنی 14 بەردەوام بۆ تا ئێستا بە شکلی جیاواز دەرکەوتووە و ئەمە کاریگەری بۆ ئەندازێ نییە کە ئەگەر خۆتی لێ بپارێزی کایە ئەمە میدیا ئەتوانێت ببێتە بڵندگۆ ببێتە ڕێپشاندەر ببێتە ڕێنوێنیکار و هاوکارێکی زۆر گرنگی دامودەزراوە تەندروستیەکان و سیاسەکان دەسەڵات بێ بۆ کەمکردنەوەی ئاسەوارە خراپەکانی کاکتۆر ئەوەی کە ئەو نمونەی کە کاکتۆر سادق باسی کرد بەوەی کە 102 دەبینێت 198 ینی باش دەبتەوە ڕێژێکی زۆر کە ڕووی چاکبوونەوە بەڕێزت ئەزمونت لەگەڵ نەخۆشیە ئایا شڵەژان ئایا ئەو پاڵەپۆستۆیی کە لەسەر هاوڵاتیان بەگشتی دروست دەبێت چەندە هۆکارە بەوەی ئەگەر نەخۆشیش نەبێ لە ڕووی دەرونیەوە ناڕەحەت بێ و ئاسانتر تووشی نەخۆشیەکە بێ بەڕاستی ینی دروستبوونی ئەو شڵەژانە بەرزبوونەوەی ڕێژەی سترێس لە ناو کۆمەڵگا ئەوە خۆی لە خۆیدا دەبێتە هۆی دابەزینی مەناعی ئەو ئینسانە وا دەکە بەرگری لەشمان بەرامبەر نەخۆشیەکان کەم بێتەوە کەواتە ینی لە هەموو کاتێکدا پێویستە دائیمەن ورەمان بەرزبی شتەکان زۆر بە ئاسایی وەربگرین نەخۆشیەکە و هاتووە واقع حاڵ وایە دەبی بە ئاسایی وەری بگری ڕێژەی مردنی بالفعل کەمە ینی 190 بەسەری چادەبی 102 هەتا ئێستا ئەوەی تۆمار کرایە 102 ئەو شخصانی ئەو کەیسانەی کە ڕیکۆرد کرا کە تەزیل کرا لەگەڵ پێبینەوەی کە ڕەنگە نەخۆشی دیکە هەبی کاریگەری زۆر زیاتر بێگومان نەخۆشی تر هەیە ڕێژەی مردنی زیاترە ینی دەرئەنجام و دەرکەوتەی خراپتری هەیە بەس وەکو کاکتۆر باسی کرد ڕەنگە ینی تا ینی بە جۆرێک شتەکە لەوانەیە گەورە کرابی لە سوشەل میدیاکان بە تایبەتی زۆر کەس لەوانەیە نانێکی پێ خواردبی نانێکی دەستکەوتبی بۆ شتەی بەڕاستی پێت بڵێم بازرگانی پێوە کرابی هەروەکو بینمان لە ماوەی چەند ڕۆژی ڕابرد و چەندین شوێن بینیمان داخران بینیمان خەڵک
نرخی ماسکیان بەرز کردەوە ینی بەڕاستیمە بازرگانی کردنە بە حالەتەکە. کاکتۆر ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕاستپاردەوە کۆمەڵێک بڕیاری دەرکرد بە تایبەتی ئەوەی کە ناوەندەکانی خوێندن تاماوەیەک دادەخرێت تاوەکو پلەی گەرما بەرز بێتەوە وەک ئەوەی کە زانیاری پزیشکی هەیە کە لەگەڵ گەرما ڕێژەکەی بڵاوبوونەوەی نەخۆشی کەم دەبێتەوە. چەند ئەو ڕێنمایانە هۆکارن بۆ ئەوەی خەڵک زیاتر خۆی بپارێزی یاخود ئەوەی کە لە مۆڵەتی فەرمیدا دەبێت چ کارێک بک بۆ ئەوەی دوور بێ لە نەخۆشیەکە. وڵام من پێشی ینی دەستخۆشی لەو بڕیاری حکوومەتی هەرێم دەکەین بەڕاستی ینی داخستنی خوێندنگا و پەیمانگا و زانکۆکان ینی شتێکی گرنگە ینی بۆ ڕێگریگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و لە هەمان کاتیش ینی خۆزگە بڕیارەکە هەندێک شوێنی تریشی بگرتباوە ینی وەکو قاوەخانە و وەکو نێرگە لە خانەوە ئەو شوێنانەش بەڕاستی هەمووی شوێنی قەپاتە خەڵک لێ کۆ دەبێتەوە ینی ئەو خەڵکە بەریەک دەکەوی لەوێندەر ینی شوێنێکە بۆ گواستنەوەی نەخۆشیەکە و هەروها ینی وەزارەتی ئەو قافیش و زانانی ئاینی ئیسلام بەڕاستی ینی چاوخشانەوەک بکەن بە هەتا بە نوێژی جمعەکان بەڕاستی ئەویش تێکەڵبوونیەکە ینی تێکەڵبوونی خەڵکە تێکەڵبوونێکی زۆرە و بۆ خۆ پاراستنیش لەو نەخۆشی ینی من بەبەستمە باسی بابەتی ئەوی بکەیت کە کەسێک بۆ نمونە ئەگەر هاتوو ئێستا لە پشووی ڕسمی دابێ چ کارێک بکە بۆ ئەوەی چکە زۆر جار باز دەوە دەکەیت پشوو ڕسمی وەردەگرین خەڵک زیاتر تێکەڵ دەبێت مەبەستاوەیە لە کاتی پشوو ینی باشتر وایە لە ماڵەکان بمینێنەوە زۆر دەرنەچین زۆر نەچینە شوێنە قەڵەباڵغەکان سەردان و سەردانکاری بەڕاستی لەو ماوەیە ئەگەر بکرێ ینی زۆر زەروری نەبی کەم بکرێتەوە ینی احتیمامەکی زۆر بە پاک و خاوێنی بدرێ بتانین ئەو ینی خۆمان والێ بکەین ئێستا الحەمدوللا سوشەل میدیا هەیە لە یوتیوب لە سایتی توبی هەیە دەتانی ئەگەر بەشداری دەوراتیش نەکەی لەوێندەر هەندێک معلومات وەربگری بە زۆربەی زۆری زمانەکانی شێ دەتانی لەو وەختە فەراغی کە ئێستا ئەتوهەتە دەتانی خۆت لەگەر ئەو شتانە ڕابینی معلوماتێک پەیدا بکەی لە بۆ خۆت چۆنیەتی خۆ پاراستن و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە زۆر تووشی شوێنە قەڵەباڵغەکان نەبی بەڕاستی ینی بازاڕە مۆڵە. کاکتۆر باسی پلەی گەرما دەکەن باس دەوە دەکەن کە گەر بێت و پلەی گەرما بە ڕێژەیەک بەرز بێتەوە ئەوە مەترسی کەمتر دەبێتەوە ئەو بابەتە لە ڕووی زانستیەوە حەز دەکەم باسی بکەیت. بەخۆی لە ڕووی زانستیەوە لەبەرەوەی ڤایرۆسەکە نوێیە تاوەکو ئێستا ینی نازاندرێ ینی زۆر لەبارەی ڤایرۆسەکە بەڕاستی نەزاندراوە نازاندرێ ئەگەر باسی کۆرۆنا ڤایرۆس بکەین لە بۆ نمونە ئەوەی کە لە وڵاتی عەرەبستانی سعودی ڕوویدا خۆ ئەوێندەر بێگومان لێرە لەوانەیە گەرمتر بی و ڤایرۆسەکەش لەوێ ڕوویدا و خەڵکی توش بوو خەڵکی شپێی ینی جانی لەدەستدا هەر بەو ڤایرۆسە تاکو ئێستا ینی زانیاریەکی ورد نییە لەسەر ئەم بابەتە بەڕاستی لۆی پشتی پێ بەستین. بەڵێ زۆر باشە کاک دکتۆر سوشیال مدیا ئەوەی کە کاک دکتۆریش باسی کرد کە زۆر زار ڕۆڵی خراپ دەبینێ لە کەسێک کە مۆبایلەکەی بەدەستی وەتی لە پشت لاپتۆپێک دانیشتووە و زانیاری بڵاو دەکاتەوە بەبێ هەبوونی پشتڕاستکردنەوە و خەڵکیش ڕەنگە بڕوای پێ بکەوە بێتە هۆی دڵە ڕاوچێ یعنی دەبێت لە سوشیال میدیا هەر کەسێک چۆن هەز بە پرسیارەتی بکەوە ڕۆڵی چی دەبینێت لە دروستکردنی قەیران. خۆی سوشیال میدیا بە شێوەیەکی گشتی بەڕاستی ئەکرێ ئامڕازێکی زۆر زۆر باش بێ لە کاتی کێشە و ململانێ و قێرانەکاندا بۆ چۆنیەتی کۆتایی پێهێنانیان یان بڵاوکردنەوەی ئارامی دەرونی لەناو لای تاکەکانی کۆمەڵگە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان لای تاکی کورد ئێمە هۆشیاری بەکارێنانی سوشیال میدیا لای تاکەکانی ئێمە تا هەستێکی زۆر ینی لاوازە زۆر جار سوشیال میدیا دەبێتە جێی گاڵتەکردن بە هەموو پرسە گرنگەکانی ژواتە پرسێکی وەکو ڤایرۆسی کۆرۆنا من ئەو هەفتەیە دراسەیەکی وەکو خۆم وەکو بەدواداچوونێکی زۆرم کرد لە سوشیال میدیا لەسەر ئەوە
ینی لای تاکەکە بەکاربەرانی سۆشیال میدیا لای ئێمە بووەتە جێی گاڵتەجاری واتە وەکو نوکتە باسیەکەن وەکو گاڵتەکردن باسیەکەن ئێستێزاوانە باسیەکەن بۆ نمونە ئەیەنە پاڵ کەسایەتێکی سیاسی حیزبێکی سیاسی کۆمەڵگە بەشێکی گشتی خۆی ئەمە پرسێکی جددیە و پرسێکە پێویستە ڕوبەڕووبوونەوەی ینی بیری نیشتیمانی هەبێ بۆ ئەوەی لەو ڕوبەڕووبوونەوەیە هەمومان بەشدار بین بۆ کەمکردنەوەی ئاسەوارە خراپەکانی ئەم سۆشیال میدیایە لەبەر ئەوەی کە زۆر جار خراپ بەکارهێنێت دەبێتە هۆی زیاتر قوڵکردنەوەی بابەتەکە یان زیاتر قوڵکردنەوەی کێشەکان ئەم ئەزمەیە کە ئێستا هاتوو ئەم بۆ نمونە قەیرانی دروست کردووە چونکە قەیران کاتێک هەر بابەتێک کاریگەری دەرونی هەبوو کاریگەری مادی هەبوو کاریگەری بۆ نمونە فیزیکی هەبوو لەسەر تاکەکانی کۆمەڵگە ئەوە خۆی بۆ خۆی دەبێتە قەیران چونکە قەیران خاڵێک وەرچەرخانە لە گۆڕانکاریەکی لە ناکاو لە حاڵەتێکەوە باشەوە بۆ حاڵەتێکی زۆر زۆر خراپ کە ئەمەش زۆر لە ناکاو لە سراسی گیان سەری هەڵاو پەرێسن ئێستا هەرێمی کوردستانیش لە هەڕەشەی ئەوایە لە دەواازەکانی ئێمە نزیک بۆتەوە بۆیە سۆشیال میدیا بۆ هەر تاکێکی بەکاربەری ئێمە بڵندگۆیە جا لەبەر ئەوە خۆی دەبێت ئەو بڵندگۆیە بەکاربێنێ سوشیال میدیا بە تایبەتی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سانسۆرێکی وای لەسەر یاخود ناتوان ڕێکارێک بەرامبەری بگیرێتە بەر کە کەسەکە تووشی لێپێچینەوە پێگە هات و هەواڵی فەیک و مەترسی بڵاو کردەوە یعنی ئەگەر توانرا میدیاش کۆنتترۆل بکرێ چۆن دەتوانری سوشیال میدیا کۆنتترۆل بکرێت سۆشیال میدیا تا ئێستا لە هەرێمی کوردستان بەڕاستی یاسایەک نییە تەنها یاسایەکە یاسای کە ساڵی 2010 خراپ بەکارێنانی ئامڕازەلێتەوە و زیاتر زۆر باسی سۆشیال میدیا ناکە بەداخەوە لە 8 مادەیە بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان ئێستا هەیە پێویستە تاک خۆی سانسۆری زیاتی هەبێواتە سانسۆری خودی خۆی کە ئەو واڵەی هەیە خۆی کە ئەو دیوارێ هەیە خۆی کە ئەو بڵێن ڕۆژنامە ئەلکترۆنیە ماڵپەڕ ئەلکترۆنی هەیە خۆی ئازاد و حڕە چۆن بەکاری بێنێ کەواتە ئەبێ باش بەکاری بێنێ بێت تاکێکی تەندروست بێ ئەبێ زانیاری بەسوود بە بەرامبەرەکەی بگەێنێ و ئەبێ بزانێت کە ئەوەی بڵاوی کاتەوە لە یەک کاتە خۆی چەند هاوڕێ هەیە و هاوڕێکانیشی تا ئاستێکی زۆر بڵاو بێتەوە لە ماوەیەکی کە بکاتەگەر خراپ بێ کاریگریەکی زۆر خێرای خراپ دانێ گەر باشیش بێ کاریگریەکی زۆر زۆر باشی خێرا دانێ بۆیە ئەو تا بەکاربەری سۆشیال میدیا وەکو لە سەرەتای لە وەڵامی پرسیاری پێشووشا باسم کرد ئەم بڵندگۆیە ئەم مینبەرە ئازادە خودیە پێویستە زۆر بەشێکی تەندروست بەکاری بێنێ بەو ئاراستەیەی کە ئاسەوار ببێتە ڕێنوێنی کارێک بۆ دەوروبەری خۆی و هەروەها بۆ ئەوەی کە کاریگەریە خراپەکانی ئەو قەیرانە لەسەر تاکەکان و هاوڵاتیان کەم بێتەوە باش کاکتۆر هەر کەسێک کە ئەو نیشانانەی کە باز دەکرێت کۆخەیەکی لێ و تایەکی گرت مانای ئەوەیە کە تووشی ڤایرۆسەکە بووە یان چی بکات بێگومان نەخێریانی هەر کەسێک تووشی کۆخە بوو مانای وانە توش بووە بە ڤایرۆسی کۆرۆنا الحەمدولله تاوەکو ئێستا ئەو کەیسانەی کەوا تەزیل کراون لە عێراق تەنیا لە شاری کەرکووک چار حاڵەت تەشخیصکرا ئەوانیش لە ئێران گەڕاونەتەوە ئەوەی نەجەفیش وابزانم هەر بەخۆی خەڵکی عێراق نیە ئێرانیە ئەوڕۆ ڕەوانی ئێران کرایەوە بەس نیشانەکانی نەخۆشی کۆرۆنا ئێستا دەتوانین بڕێن بە شێوەیەکی سەرەکی ینی بیداەتی دەست پێ دەکات بە کۆخا بە وشکە کۆخا و بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش و بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشیش لەوانێت لە بیداەتەکان ینی لەسەر خۆ ڕوو بداتن تاوەکو دەگاتە دەرەجەی 38 و لە بۆ 39 دەرەجە ناگاتە تایەکی زۆر گەرم بەڕاستی لەوانێ هەندێک نیشانەی تری هەبی وەکو ژانەزگ و زگچوون و هەندێک جاریش دەبێتە هەوکردنی سیەکان بە ڤایرۆسەکە گەیشتە ئەو قۆناغی هەوکردنی سیەکان بە ڤایرۆسەکە بەڕاستی لەوانێ نەخۆشەکە بچێتە قۆناغێکی تر لەوانێ باری تەندروستی ئالۆستر ببێ لەوەی کە سەرەتاکە کە وەکو پەسیوێکی ئاسایی خۆی نیشانەدا لەوانێ ئەو کات پێویستبی زیاتر لە خستەخانە بخوێندرێ ئەو کاتی لە ژێر چاودێری تەندروستی بی ئەجینا دەتوانێت هەر کەسێک ئەگەر لە حاڵەتێکە ئەگەر هاتوو تووشیش بوو بە تایبەتی ئەگەر بێت و زانیاری هەبوو دەربارەی نەخۆشیەکە لەوانەیە بتوانێت لە ماڵەوەش چارەسەر وەربگرێت لە ماڵەوە
بەخۆی ڤایرۆسەکە ئەسڵەن هەر عیلاجی نییە یعنی هیچ عیلاجێکی تایبەتمان نییە لە بۆ ڤایرۆسەکە ئەوەی ئەو عیلاجانەی کە دەدرێت تەنها عیلاجی نیشانەکانی نەخۆشیەکەیە لە بۆ نمونە کۆخەیە عیلاجی کۆخۆی پێدەدەی بەرزبوونەوەی پلەی گەرمی لەشە دژە ئەو دەرمانانەی دەدەیە کە دەبوونەهۆی سارکردنەوەی لە وەکو پاراستۆل و ئەوانە ینی بە شێوەیەکی تایبەت بڵێن لە بۆ ڤایرۆسەکە بەخۆی هیچ عیلاجێک نییە تاوەکو ئێستا مەترسیەکە لەوەیە کە مەسەرەن هاوڵاتیان لە نێو خۆیان دەدوێن بەوەی کە ڤایرۆسەکە ئەوەی کە نیشانەکانێتی تا 14 ڕۆژ نزیکە ینی 2 ڕۆژ تا 14 ڕۆژ نیشانەکەی دەرناکەوێت ئەوە جێگەی مەترسیە بێگومان ئەو فترەیە ینی 2 ڕۆژ تا 14 ڕۆژ ئەوە فترەی حەزانەی ڤایرۆسەکەی پێدەرێن لەوانەیە نەخۆشی نیشانەچی نەبی بەس تاوەکو ئێستا دیار نییە ئایا ئەو کاتێک کە نەخۆش لەو فترەیە دەتوانێت ڤایرۆسەکە بگواستەوە بۆ نەخۆشیێکی تریان نە یان ئەو کاتێک کە هیچ نیشانەچی نییە بەر لەوەی نیشانەکانی لێ دەرکەوێ نەخۆشەکە ینی دیار نییە 100% دیار نییە ئایا نەخۆشیەکە نەخۆش لەو ماوەیە دەتوانانی نەخۆشیەکەی بگواستەوە یان نا ینی ئەوە لەوانەیە لە ڕۆژانی داهاتوو WHO یان جیهاتی تر ینی بتانن لەسەر ئاستی جیهانی ئەوەی کە تەندروستی لەسەر ئاستی جیهانی ینی تا ئێستا دوایین زانیاری چیە کە چۆن ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببێتەوە ئەم ڤایرۆسە ببنەوە ڕێگاکانی خۆپاراستن باشترین ڕێگان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسە لە بۆ نمونە هەروەکو لە پرسیارەکەی تریش باسمان کرد نەچوون بۆ شوێنە قەرەباڵغەکان بەڕاستی ینی ئەوە ینی ئەمە یەکەم ڕێگای خۆپاراستنە نەچوون بۆ شوێنە قەڵەباڵغەکان ینی ئەو شوێنانەی کە زۆر پێویستە بڕۆی لەوانێ مەجای تێدا نەبی بەس ئەو شوێنانی کە لە بۆ پێشتر چووی لە بۆ کات بەسەربردنەکە لە بۆ شتەکە پێویست ناکە بەڕاستی بەڵێ بە تایبەتی شوێنی داخرا و پێویست ناکە ئەتو خۆ تووشی ئەو شوێنە قەرەباڵغانە بکەیت لەوانەیە ببیە سەرچاوک لەوەی عیلەکەی خۆ توش بکەیت سبەی دووسبەی لەوانەیە ببیە سەرچاوک لە بۆ ڤایرۆسەکە دەیگوازیەوە لە شوێنێکی قەرەباڵغ بۆ ناو ماڵەکەی خۆت بۆ ناو ئەو دایرەی کە لۆ خۆت لێی دەوام دەکەی خەڵکی کە توش دەکەی کەواتە باشترین ڕێگا ئەوەیە کە نەچینە شوێنە قەڵەباڵغەکان پاک و خاوێنی دەستمان زۆر گرینگە دەست شوشتن زوو دەست شوشتن بە تایبەتی لە دوای تۆقەکردن و تێکەڵبوون لەگەر خەڵکە دەستمان جوان بشوین بە ئاو سابوون بە گەلانی کەم بۆ ماوەی کەسی چرکە کەسێک کە پێویستە لە شوێنی قەرەباڵغ بۆ نمونە کەسێک کە لە شوێنێک فەرمانبەرە بێگومان کۆنتاچی لەگەڵ کۆمەڵێک لەو کەسانە دەبێت کە دێنە فەرمانگەن بۆ نمونە دکتۆرێکی وەکو بەڕێزت کە لە نەخۆشخانەی کۆمەڵێک کەس دێن دەچن ینی ئەو کەسە چی بکە کە هەر ناچارە دەبێت تێکەڵی قەرەباڵغی ببێت تاوەکو ئێستا هیچ ینی حالەتێک لە شاری هەولێر یان لە هەرێمی کوردستان بڵێن تاوەکو ئێستا تۆمار نەکراوە تۆمار نەکراوە کە تۆمار نەکراوە ینی لە بۆ خەڵکی ئاسایی کە هیچ نەخۆشیەکی نییە پێویست ناکە بەڕاستی ماسک ببەستێ بەس ینی کە نەخۆشیەکە بڵاو بۆ ئەو کاتە ینی پێویست دەکە خۆت بپارێزی ماسک ببەستی هەروەکو وتمان تێکەڵی شوێنی قەڵەباڵغ نەبی بەس ئێستا لە بۆ ینی ئەوڕۆ کە لە هەرێمی کوردستان ئەلحەمدولیلا تاوەکو ئێستا هیچ کەیسێک تەزیل نەکراوە هیچ حالەتێک تەزیل نەکراوە بۆیە ینی بەڕێی من پێویست بەو لە ڕاوچەیە ناکە لەوانەیە شتەکە تۆزێک گەورەتر کراوی لە حەزمەکەی خۆی و هیواداریشم ینی هەمومان ینی بە شتێکی ئاسایی وەری بگرین بەلایانی کەم لەوەی بەرگری لەشمان ئەوەندە دانەبەزی بەرامبەر ڤایرۆسەکە بتانی سبەی ڕۆژێ ئەگەر خوانەخواستە تووشی ڤایرۆسەکەش بووین بتانین هەر بە بەرگری لەشمان بتوانین پارێزگاری لە خۆمان بکەین نەدۆزینەوەی چارەسەری پەیوەستی بەوەی هەیە کە ڤایرۆسەکە ئەوەندە بەهێزە کە نەتوانراوە تا ئێستا لە سین لە وڵاتی پێشکەوتوو ڤاکسین و چارەسەری بۆ بدرێزێتەوە یان پەیوەستە بەچی ئەو مەسلێ بەڕاستی پەیوەستە بە وەقت لەوانەیە وەقتی زیاتری دەوێت ینی مانایوە نییە کە ڤایرۆسەکە زۆر ڤایرۆسێکی درندەیە و زۆر ڤایرۆسێکی کوشندەیە نەخێر ئەوە زیاتر پەیوەستە بە وەقت ینی لەوانەیە وەقتی زیاتری دەوێت لێکۆڵینەوەی زیاتری دەوێت ڕسێرکی زیاتری دەوێت بەحسی دەوێت بەڕاستی یعنی تو کە لقاحێک دروست دەکەی کە دەرمانێک دروست دەکەی پێویستە ینی ئەو دەرمانە تاقی کرابێتەوە ینی شەهادەی
وەرگرت بێ دەرمانەکە لەلایەن چەند جیهاتیی ئەو زانیاریە بۆ هەموو نەخۆشیشی دیکە بە هەموو ڤایرۆسیش کە دروستە بەڵێ لە ماوەی پێشوش کە نەخۆشی کوشندە بڵا بۆ تۆ کاتێکی پێویست بەڵێ کاتێکی پێویستە ینی ئەتو نازانی ئەو ڤایرۆسە تاکو ئێستا زۆر زانیاری هەیە لەسەر ڤایرۆسەکە بەڕاستی نەزانراوە ینی هەندێک با بڵێن زانیاری هەبوو لە بیداەتی WHO بە گومانەوە باسی دەکرد بەس ئێستا بە تەکیدی باسی دەکەن لەوانەیە دوسێ فترەیت کە ینی ماوەچی تر هەندێک زانیاری تر هەڵی تێدا بکەوێت لە بۆ هەر ینی دوور نەچین باسی ئەو فترەی حەزانە بکەین فترەی حەزانە بیداەتی وتیان لەوانەیە 14 ڕۆژبی بەس ئێستا دەبینین لە کۆریا لە حالەتێک تۆمارکرا تقریبا 27 ڕۆژە فترەی حەزانەکەی ینی لە دوای 27 ڕۆژ ئەوجا نیشانەکانی لێ بەدیار کرد ینی زۆر شت تاوەکو ئێستا ینی بە نەزانراوی ماوە بە غامزی ماوە تا لەوانەیە وەختی زیاتری دەوێت لەوەی شتەکان زیاتر بەرسامان ڕوونبی لە بۆ تەبیعەتی ڤایرۆسەکە و چۆنیەتی دروستبوونی تەلقیح و ئەو دەرمانانی کە دژی ڤایرۆسەکە لەوانەیە بتانن لە داهاتوودا بەکاریان بینن. باش کاکتۆر دێنێ سەر ڕۆڵی هاوڵاتیان بەگشتی لە کاتی دروستبوونی قەیران و چۆن میدیایەک بناسنەوە بەوەی کە میدیای چارەسەرە نەک دروستکردنی قەیرە. خۆی ئەو میدیایی کە ئێستا ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان تا ئێستش میدیایەکە زیاتر باگراوندێکی حیزبی هەیە چ ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ ئەو میدیایە ئەگەر لە کاتەکانی ترە لە کاتی قێرانە سیاسیەکانی ترە زیاتر بۆ نمونە ئەجێندای حیزبێک یان کەسێکی جێبەجێ کردبێ پێویستە لەم جۆرە حاڵەتان و لەم جۆرە قەیرانانەیە کە ئەمە دەسەر ئاستی نیشتیمانی کاریگەری هەیە پێویستە پلان و ئەجێندای خۆی بگۆڕێ. هاوڵاتیان دەبێ هۆشیار بن کە هەروەکو چۆن لەسەر سفرینان خواردن دەست بۆ خواردنێک ئەبەن کە ئەزانن تێریانەکە ئەزانێت سوودی بۆ جستێ هەیە و ئەزانێت سوودی لێ بینین وەزادێ وزەیان پێبەخشێ بە هەمان شێوە میدیاش خۆراکی هۆشیاری و معریفیە بەخشێ هەر چۆن دەستنیشانی خواردنە مادیەکە ئەکا بە هەمان شێوەژە بێ زیرەک و وریا بێ دەستنیشانی خواردنە هۆشیاریە باشەکە بکات چونکە میدیا لە کۆمەڵگەیە وەکو دەمارەکانی لە ژوایە چۆن خوێنەگوێزێتەوە بۆ هەموو جەستە میدیاش هۆشیاری و ڕۆشنبیری ئەگوێزێتەوە بۆ هەموو تاکانی کۆمەڵگا بەڵام ئەو خۆراکە گرنگە کە خوێنەکە ئیگوێزێتەوە تا ئەگەر باش بێ جەستە سوودی لێبینێ ئەگەریش خراپێ زەرری پێگەێنێ بە هەمان شێوە ئەو هاوڵاتی ئەبێ هۆشیار بێ خۆی لەو کاتانەیە لە ڕاستیە خۆی زیاتر بە هۆگربوون و سەرگەرمکردنەوە بە کات بەسەر نەبا چونکە هاوڵاتی بۆ سێری ڕاگەاندنەکە یان بۆ نمونە ڕاگەاندن بەکاربێنێ یان هۆگری بووە یان بۆ کات بەسەربردنە یان بۆ هەواڵ وەرگرتنیان بۆ شرۆڤەی هەواڵە لەم جۆرە کاتانەیە زیاتر شرۆڤە و تەحلیل و شیکاری هەواڵەکان و پرۆسەکە بەلایەوە بێ گرنگ بێ واتە ڕووکاتە ئەو میدیایی کە زۆر بە شێوەیەکی ورد و زانیست بەداتا و بە زانیاری ورد ئەتوانێ معریفەیەکی پێ بەخشێ معریفە هاوکاری بێ بۆ خۆپاراست بۆ نمونە لە کاتی ئێستادا زیاتر پەیوەست بێ بە لێکۆڕینەوەی دروستی زانستی و چۆنێتی خۆپاراستن و چارەسەریەکە بەدڵنیایەوە چونکە میدیا خۆی لەو جۆرە حاڵەتانەیە دەبێتە ڕێنوێنی کار دەبێتە ینی حتا دەبێتە چاوساغی بۆ نمونە دامەزراوەکانی تر چونکە دامەزراوەکانی تر لە ڕێگەی میدیاوە ئەتوانن ڕاستپاردە و ڕێنماییەکانیان بگەێن بە کۆمەڵگە وە کۆمەڵگەش لە ڕێگەی میدیاوە ڕاستپاردە و داواکاری و داخوازیەکانی دەسەڵات ئەبیسێ و گوێی لێبێ و ئەتوانێت لەسەری بڕا بۆیە لەو نێوەندەدا ڕۆژنامنووسەکان و میدیاکارەکان کاریگەری ئێرێنیان ڕێک ڕاستەوانەیە لەگەڵ پرۆفیشناڵی بوون و ئەکادی بوون و زانستی بوونیان و بوونی ئەجێندایەکی نیشتیمانی و نەتەوەی و پلان و استراتیجێکی ورد بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکە. باش کاکتۆر کاتم کەم ماوە وەک باس کرد هەندێک زانیاری کە لە سەرەتادا لەسەر ئەو ڤایرۆسە هەبوو ئێستا WHO زۆرێکی تر زانیاریدا کە ئەوە بەشێکی جێگەی دڵخۆشیە کە ڤایرۆسەکە بەو شێوازە کە خەڵک لێ بترسێ و ببێتە شڵەژانی دەرونی. هەندێک زانیاری لەسەر ئەوە بوو کە بەنداڵان و بە ساڵاتچوان زووتر توش دەبن و ئەگەری توشبوونیان زیاترە. ئێستا ئەو زانیاریە چۆنە؟ بێگومان هەموو تەمەنێک ڕەنگە توش بێ بە ڤایرۆسەکە هەموو تەمەنێک ڕەنگە توش ببێ ڤایرۆسەکانی هیچ تەمەنێک نییە کە توش نەبێ ینی برێن پارێزراوە هەموو
ئاینێک توش دەبێت بە ڤایرۆسەکانی زۆر جار لە سوۆشیال میدیا ئەومان دەبیست وڵا ئەوانە لە بەرەوەی مسلمانی نەتوشمە ئێستا لە ناو وڵاتی مسلمانانیشەوە پەرەیسەندووە و لە چەندین وڵاتی مسلمانانیش نەخۆشیەکە ڕوویدایە بەس ئەوەی کە ینی ڕۆنە لە لای ینی دکتۆرەکان ئەوەیە زۆربەی زۆری نەخۆشیەکان لە تەمەنەکان لە بیدایەت و کۆتایی تەمەنەکان لەوانەیە ڕێژەی مردنیان زیاتر بی بە نەخۆشیەکان لەبەرەوەی ڕێژەی بەرگریان کەمترە بەرگری لەشیان کەمترە لەوانەیە لە هەمان کاتدا ئەتوو ئەگەر دوو نەخۆش وەربگری نەخۆشیشان تەمەنی 6 ساڵبی نەخۆشێک تەمەنی 30 ساڵبی ئەو شخصی کە تەمەنی 6 ساڵە لەوانەیە ڕەنگە لە بێجگە لەو کۆڕۆنایی کە تووشی بووە چەندین نەخۆشی تری هەبی وەکو نەخۆشی شەکرەیە نەخۆشی دڵە زەختە لەوانەیە چەندین نەخۆشی تری هەبی بەڵام ئەوەی تر گەنجە لەوانەیە هیچ نەخۆشیێکی نەبی کەواتە تەنها لەوانەیە فەرقەکە لە ڕێژەی مردنەکە بینەک لە ڕێژەی توشبوونەکە خواردن چەندە کاریگەری و گرینگە لە کاتی ئێستادا نقطەی ینی باس کرد خواردن بەڕاستی خواردن زۆر زۆر گرنگە پێویستە خواردنەکانمان سەحیبی بە تایبەتی هەروەکو ینی بیدایەتیش کە وا باسکرا کە ئەو نەخۆشی کۆڕۆنایە لە ڕێگەی برێن ئاژەڵەوە گوازراوەتەوە بۆ مرۆڤ بە هەمان شێوە ئەو دوو ڤایرۆسە کەی تریش کە ینی دەتانی برێن خوشک و برای ئەو ڤایرۆسن ئەوەی کە لە سعودیا ڕوویدا لە وشتر گوازراوە ئەوەی کە پێشتر لە سین ڕوویدا لە ساڵی 2023 سارس ئەویش لە جۆرە پشیلەیە گوازراوە لە بۆ مرۆڤەکان کەواتە زۆر پێویستە ینی دوورکەوتنەوە لە ئاژەڵ یان لە کاتی دەستلێدانی ئاژەڵ دەستمان جوان بشۆین لە کاتی خواردنی گۆشتدا یان لە کاتی خواردنی بەربوومی ئاژەڵیدا ینی خواردنەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی تەندروست ئامادە بکرێ جوان بکڵێندرێ خواردن بە خاوی نەخورێ ئەوانە هەمووی ینی و لە هەمان کاتیشدا هەندێک خواردنی تەندروست ینی خواردنەوەی ڕێژەیەکی زۆر لە شلەمەنیەکان لەوانەیە یارمەتی دەربێ هەروەکو دەزانن لەوانەیە ئەو پاشتوژبوون بۆ ڤایرۆسە لەوانەیە ڕێژەی ئاو لە ناو جسممان کەم بێتەوە خواردنی سەوزە و میوە لەوانەیە تا ئەوە خواردنە تەندروستانە ئەوانە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین ڕێژەی بەرگری لەشمان بەرز دەکەنەوە کەواتە ئەگەر بە مباشریش نەبی بە غێر مباشری دەتوانین برێن ڕێگایەکە بۆ بەرگریکردن لە توژون بەو ڤایرۆسە یان بۆ کەمکردنەوەی زیانەکانی ئەو ڤایرۆسە لەسەر لەشی مرۆڤ کەواتە ئەگەرەکانی خۆپارێزن زۆر زیاترن لەوەی کە تووشی نەخۆشیی لەو زۆرە ببین بەڵێ زۆر ڕێگا هەیە دەتانین پەرەی پێ بدەین ڕێگاکانی خۆپاراستن هەروەکوتمان بەڕاستی تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی تایبەت نییە بۆ خودی ڤایرۆسەکە خۆی کەواتە باشترین ڕێگای خۆپاراستنە لە توشبوون بە ڤایرۆسەکە زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان دکتۆر سادق سەرگەتی مامۆستای زانکۆ سپاس دەکەم دکتۆر هێمن خالید پسپۆڕی پزیشکی بەخێراتان دەکەم و سپاسان دەکەم کە زانیاری و بابەتی زۆر گرنگتان بۆ ئێمە بۆ بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پێیان خستە و سپاسان دەکەم سپاس بۆ ئێوە خۆشەویستان سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ